داران و حکومەت و لایەنە پەیوەندیدارەکانەکەن بەدەم داواکەمانەوە بێن بۆ ئەوەی بتوانین بە هەموو لایەک ئەو ڕێژە سەوزایی کە هەمانە لە شاری سلێمانی لە دەستی نەدەین. خۆتان نەزانن ئێمە هەتا دارێک ئەچێنین زەحمەتێکی زۆری ئەوێ هەتاکو پێ ئەگا، بەڵام ئێستا لە مانگێکا لە هەفتەیەکا وشکنەرێ بە هەزاران دار و گوڵ و درەختی ئێمە ڕوبەڕووی وشکی بوو نەبێتەوە. ئەگەر سێرکەم پارکی ئێواری شار ئێستا ئەو حاڵەتەمان هەیە ڕوبەڕووی وشک بوون بۆتەوە. پارکی ئازادی جەزرەی وەسەتی لە بازنگەی شێخ مەحموود نامەری لێەوە هەمووی بەرە وشک بوون ڕۆیوە. بۆیە ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانی تایبەت بە ژینگە ئەم کەمپینە ڕائەگەیەنین بۆ ئەوەی بەدەم بانگەوازەکەمانەوە بێن کە بتوانین بە هەموو لایەکمان وەکو جارێکی تر باسی کەم کە بە هەموو لایەکمان ئەو ڕێژەی سەوزایی کە هەمانە لە دەستی نەدەین. خۆتان نەزانین لە ڕابردووە هێرشی پیس کرایە سەر سروشت و ژینگە، هێرش کرایە سەر ئەوەی دارەکانی گۆیژە لە ناوچوو ئەوانەی ڕاپەڕین. ئێستا ئێمە ئەو دارانەمان لێداوەتەوە ناکرێت لە بێئاویە وشک بێ. بۆیە من زیاتر لێرەیە کاکدانا قسە ئەکا لە کەمپینەکەیە زیاترە وردەکاری باسەکە. ئەگەر پرسیارێکتان هەیە من زیاتر ئەتوانم لە ڕێژەی سەوزایی ئەوانەیە وەڵام دەمەوە. ڕێژەی سەوزایی ئێستا لە هەرێمی کوردستان دەوترێت ستانداردی جیهانی ڕێژەیەک نابێت لە 12 کەمتر بێت. ئەمە ترسیانەی کە جەنابەت باسێکی ئێستا خۆی ڕێژەی سەوزایی لە سنووری پارێزگای سلێمانی چەندێکە و نەکجووسرە وەسڵەتێکان، یعنی مەسەڵەن پارکی هەواری شارماوە ڕابردووە هەڵمەتێکی بۆ بکا ئەگەر بودجەی بۆ سەربڕینەوەی وشک دەبێت. ئەو مەترسیانەی لە بەتایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی لەسەر چ زۆرێکە زیاتر؟ ئێمە لە سلێمانی بەپێی ئەو ئامارەی باخچەکان کە لامانە 19.65 ڕێژەی سەوزایی هەیە. بەڵام ئەگەر دیقەتدان ینی ئێمە لە ڕابردووە وەکو باسم کرد هێرشێکی خراپ کرایە سەر ژینگە و سروشت بە تایبەتی بناری گۆژە ئێمە نزیکەی 30,000 بۆ 40,000 داری تەمەن 70 ساڵمان لە ناوچوو تەواو خابوور بوو. بۆیە ئێمە ئێستا توانین بڵین ئەو ڕێژەیە دابەزیوەتەوە. ئەو ڕێژە ئێستا ستانداردی عالەمی نییە. ستانداردی عالەمی ئەبێت لە 15 بۆ 25 بێت، ئەبێت لە 15 بۆ 25 بێ. بەڵام هەتا ئێستا لە شاری سلێمانی ئێمە کە وتمان ئەوە 90 بۆ، بەڵام ئێمە ئەگەر هەر دارێ بشکێ هەر دارێک لە ناو بچێیان بسووتێ لە ڕێژەکە کەمە بێتەوە. بۆیە ئێمە ئێستا توانین ئەڵێن ئەو ڕێژەیە دابەزیوە. لەسەر ئاسی هەرێمی کوردستان بە عامەگە قسەکەین ڕێژەی سەوزایی ئەگەر ئەو لایەنی پەیوەندیدار یان مەسەلەن شارەوانەکان یان باخچەکان یان لەگەڵ ڕێزما بۆیان هاوڵاتیان و هاونیشتیمانیانی ئێمە چاوەشەر نەکەن ئێنا لە 180 تێن نەپەڕاندووە ڕێژەی سەوزایی لەسەر ئاسی هەرێمی کوردستان. ئێمە لە شوێنەکانی تر هەمانە هەر ڕێژەی سەوزایی نییە. ئەی مەسەلەن لە هەندێک مەنتیقا هەیە ڕێژەی سەوزاییمان 102، بەڵام ئەگەر بەپێی ئەو ستانداردی عالەمی بێت ئێمە ئەبێت لە 15 بۆ 25 بێت ئەنجا بەرەو سەرەوە. خۆتان نەزانن ینی ئێستا بەهۆی زۆربوونی ڤێلا و سەکەن و هێرشکردنە سەر عەرزی زەراعی و کشتتوکاڵی ئەوانە لە مەنتیقەکان هەر ئەو دارە خۆرسکانی کە هەمان بۆ ئەوانەش لە ناوچووە. یعنی ئێمە لە زاخۆوە بگرە هەتا کۆچێتەوە مەنتیقەی گەرمیان، یعنی دەیان شوێن هەیە کە لامانە بە هەزاران داریان هەڵکەندووە بۆ ئەوەی کە مەسەلەن بێ سیاجی کردووە بیکا بە باخێک و ئەو کاتە ئەوە بێ هەندێک داری تری هێناوە لێداوە. کێنەوانی هێرشیان کردێتە سەر ژینگەی سلێمانی بەگشتی ئەو دارانی کە خۆتان باس بکەن، یعنی کێ لە پشت لەم بابەتانەوە هەیە؟ ئێمە زۆر کەس هەیە چاوی بەم نیشتیمانەیە هەڵ نایە، چاوی بەم پێشکەوتنەی ئێرە هەڵ نایە. ئێمە قسە لەسەر